ڕوو دەکەمەوە کەسانەی کە مناڵی بێسەرپەرشت و بێنازیان لایە، دایک و باوکیان نەماون یا لە یەک جیابوونەتەوە مناڵەکان کەوتونەتە لای ئەمان. ئیتر باوکی باوەژنی خاڵۆی مامەی دیە هەر کەسێکی تری. ئاگادار بن واجبە لەسەرت وەکو مناڵەکانی خۆت خزمەتیان بکەی، باش بی لەگەڵیانە، زڵمیان لێ نەکەی، سوکایەتیان پێ نەکەی، گوێنیان پێ نەدەی. کوا ویژدان و ڕەحم و بەزەیی تۆ بەرامبەر بە مناڵانە. ئەم ڕەحم و بەزەیی تۆیە مناڵێکی بچووک دەنێریتە کۆڵانەکان و جادەکان کەسابەت کە لەسەر ئەو ڕەسیف و جادەیە چەند جار بینیدان مناڵ خەوی بیاکەوتو. نەتان بینیوە؟ نەخەوتونە؟ لەسەر ڕەسیفەکان خەویان پیاکەوتووە لەبەر ئەو خۆرە گەرمە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە سەرپەرشتی ئەکات ویژدان و ڕەحمی نییە. ئیتر سوالکەرە یا سەرپەرشتە؟ بەڕاستی ئەمانە کەسێکی خراپن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی بشری کوڕی عەقرەبە لە حەدیثێکی صحیحدا هاتووە دەفەرمێ باوکم شەهید بوو لە غەزایەکدا ڕەزای خوای لێ بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلامە تێپەڕی من دەگریام بۆ باوکم شەهید بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی هێنا بەسەرمدا فەرمی یا حەبیب، ئەی خۆشەویست، تۆ ڕازی ئەبی من باوکت بم، عائشەش دایکت بێ؟ وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو ڕەحمی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بەرامبەر بە مناڵی هەتی و بێسەرپەرشت. ئەوەش ڕەحمی تۆیە مناڵێک دەنێریتە دەرەوە لەسەر ڕەسیفەکان و جادەکان خەوی لێ بکەوێ؟ کوا ویژدانت، کوا ڕەحمت، کوا بەزەیت، کوا مرۆڤایەتیت؟ ڕۆژێک دێت بە قورسی باجەکەی ئەدەی یا لە دنیا یا لە قیامەت. واللهی چەندەها کەس دەزانم لەسەر لەو مناڵانەیە عەزیەتدا مناڵی بێدایک و باوکیان عەزیەتدا سوێن بەخوا هەر لە دنیا خوا زەلیلی کردن پێش قیامەت، هەر لە دنیادا بە زەلیلی مردن. نەتان بینی؟ زۆرێکتان بینیوتانە. والله هەیان بوو کرم تێیدا، والله بە داماوی و بە قوربەسەری مرد. بۆیە لە خوا بترسن، ئەگە لە دنیاشە باجەکەی وەرنەگری بە لە ساغیش بمری لە ناو قەبرەکە وەریەگری و لە قیامەتیش وەریەگریت. چونکە ئەوە حەقی مناڵێکە کە فەوتاندووتە و پێشێلت کردووە. کەواتە ئەبێ ئینسانی ئیماندار ئاوا بێت.